ئاساڵتان لەبی هیوان باشیتانە وەک دەبینن سناپەکەی مەلاقاتیلی لە مودەی سەعاتێکی ئاساری نما لەکن هیچ کەسێکی دیار نەما و نازانم زۆر شتی سەیر دەبینم ئەمن بەڵام لەو کاتێدا بێدەنگی هەڵبژێرم باشترە بەڵام هەر یەک ئاماژن ئەو مێشی منە ئەویش نیشانەی پرسیارەکە ینی سەیرم پێدێ گەورەترین ئەکاونتی کوردستان لە خیلالی یەک سەعاتی نەمینێت هەلاکولێن باشتر ئەوە کە ئەم لێ دوان نەدەم قسەی نەکەم بێدەنجی هەڵبژێرم هەتا ئەو یەک دوو ڕۆژە بزانم بزەبتەوە سوپاس بۆ خەمخۆریتان هەموو پۆستەکانتان دەبینم زۆر خەمی دەخۆن دەبینن زۆر پێم تەسیر بوونە بەڵام ئەمش تەنها بەخوای گەورەی ئینشەڵا ئەگەر خوا مەیلی لێ بیدەمداتەوە گەر هەموو جیهان دژی ئەو سناپەی من بی مادام خوا مەیلی لێ بیتەوە ئەگەر ناش تاو ڕاست ئەگەورە چم لێ کردی کاکەوە فێرە تاڵی دەکەیت وا فێرم کردی لێت دەدەم کوری ئاگرە لێت دەدەم عزامی لێم دەکاتەوە نییە خۆ لێ ناگرێ ئەوە بستە سعدەمەدینی پاندارە نشین ئەوە بەزەوە نێرگەلی لە دەری شاتی توش دەکات چیان ڤیدیۆشی پێ جوان بی ڕێک لە بۆ مەش دەنێری من تاک دەکاتەوە یان سیف دەکات سەرف تەک برێت چەم ئەو ئیدیتۆرانەی و خەنێکی بۆ من سیف دەکرد جانە چێە نارم عادەتم شە تیکتۆکی دەکاتن جانە ئەوە دەرگت دەخۆ دەمبۆکە ئەوەش مەلەکە إذا بس إذا بس بيك ملوات يا فيك يلا تازارش بكا تازارش بكا يلا يستاقم الزوج أي ما شاء الله لو خول بارينا خواهي قورا ملياق باريز إن شاء الله بتزيد زمع دولة يزدياد يعني خول بارينا كون دون الزورة ما شاء خواهی گەورە بمان پارێزی یا ڕەبی بەجددی کارەسات كابتن والله ميلانو اسمع قلنا بقرا ما شاء الله شوف بس كواي ها هو ترى والله بقرا عن بش يعني مقلنيا ابا كامل خانقينا ودوبو آتينو ولا ودو ما شاء الله ما شاء الله ان شاء الله املاك سلامة دبنو اواني كان خوشي ربو تنگ نفس يعني ان شاء الله هيز نابي بزاقات عن لخوبي لو املاك بيواي سلامتي ان شاء الله